وەک هەفخەمی و هەفسۆزیەک لەگەڵ خێزان و کەسوکارێن ڕۆژنامەڤەن و چالەکوانên بەهدینان سەرپەرشتیارێ بانگەشە هەفپەیمانی و کاندیدên هەفپەیمانیە کوردستانی لدۆک سەردانە مالên wan کلوژنێ زیک پرسیارە ڕەوشاوان کرد و پترش 10 ڕۆژانە بانگگرتن ڕاگەهاندینە. پێشەکی سوپاسی خاتوشانەس ئیبراهیم ئەحمەد کاتژێری مەکتەبی سیاسی دەکەم کە ئەمڕۆ بە نوێنەرایەتی ئەو هاتوون بۆ ئەوەی هاوکاری ماڵی زیندانە سیاسیەکانی پارێزگای دۆک بکەین لە ڕابردوش بەڕاستی دەرێغی نەکردووەوە خۆشی هاتووە و هاوکارمان بۆ سەردانیان لە دوای حکومدانەکانەوە لەسەر کەیسەکەش ئێمە لە سەخەتەوە بۆیە ئێمە وەکو لیستی هاوپەیمانی کوردستان وە کاندیدەکان ئەمڕۆ بە فەرشمانزانی بە نوێنەراتی خاتوشاناز بین هەم هاوکاری و پشتیوانی خۆمانیان بۆ ڕابگەینەوە هەم پێیان بڵین کە ئێمە دڵنیایان دەکەینەوە هەمیشە داکو کاری ڕاستیەکان دەبین ئەم وەک ئەرکێکێ مرۆڤەتی و ئەخلاقی مە بەرامبەر ئەو زیندانیەت بەهدینان کو ئەرکێمەیە ئەڤروکەمە سەردانەوان کریا و شنێزیک بە ڕەوشاوانە بزانی کاچاوایە ئەم زۆر سوپاسیە شاناسخانت کەین و بەردەوام لەگەلمە بووە و پرسیارە زیندانیەت بەهدینان کریە وەکو کاندیدن هاوپەیمانی ئەم سەردانە هەمی چین و تەخان دەکەم تایبەتی ئەو چینێک و زڵم لێ هاتیە کردن ئەم دەبینن و خەڵکی دەڤەرە بادینان دنالن ژنەبوونە ئازادی و گەلێک ڕۆژنامەڤان و چالەکڤانن مەدەنی دە زیندانان دانە دادگەهەکە نەعادیلانە لەسەر وان هاتیە سەپاندن ئەپمەخابنی و ئینشاءالله ئەم دێ دەگەل دەنگی وان بن و ئەم دێ داخوازە حەق و مافێوان کەن و کەسوکارێن گرتێن بەهدینانژی سوپاسیا خەمخۆری و هەفسۆزیە هەفپەیمانیا کوردستانی و کاندیدە دوێل دهۆک کرد ئەمت بینن گەلێک خەمیشمەت خۆن ئەم سوپاسیاوات کێن و ئەم حەسکن هیچ پشتەوانیا ڤاگرتیا بکەن هەندی پوات چێ بتن ئەوە تەخسیر ژنەکرد یعنی هەندی پێچێ بێت کردین سوپاسیا شانەسخانێژیت کێ ملگەل خوشکە سەوسەنێژیت کێن خوشم وێستەدانێ و ئیشڵا ئەفلیستە هەوپەیمانی ئیشڵا ئەم بینن یعنی gelek و cilên Sersansayê Kurdistanê taybetî li devera behdînan çinkî gelek xelkê me heyvê gavê li dihûtê yani gelekî vemo yani yê damaya yê hatiya pêşguha havêtin ev çend sala ev de salata ya hikûmî li behdînan têt yani çûbû nehatiye têm خێزان و کەسوکارێن ڕۆژنامەڤان و چالەکوانێن گرتیێن بەهدینان ئەو یەکەژی داخویاکردن کو سەردانە کاندیدێن هەفپەیمانی بۆ مالên wan تا ڕادەکی دلێن wan ئارام کرد کو هەست پێکرد هەفپەیمانی و کاندیدێ نوێ پشتەوانên مافخۆر و زڵم لێکریانە لەو ڕاژی دێلبەغداد ژی بنە پشت و پەنا و پارێزەرên مافên کوردان شێروان خدر کورساد نیوز دهۆک